بەڵام باش سەرنجتان بۆ هەواڵەکانی هەشت ڕاگەێنێت. سەرۆکی ئەمریکا و ژنومناڵەکەی بە سەردانێک گەیشتنە سعودیا. لە دوای دابینکردنی کەرکووک لەلایەن هەشتی شەعبی هەڕەشە لە هێزەکانی تورکیاش دەکرێت. سەردانەکەی دۆناڵد ترەمپ و ژنومناڵەکەی بۆ سعودیا تا ئێستا باش ڕۆیشتووە، وەزعی ژنومناڵەکەی باشە. کچەکەی لە ڕیاض داواکاری هاتووە. دەوڵەمەندێکی سعودی بە ناوی بەدری کوڕی فەهد کە ماهی لە ئیڤانکای کچی ترەمپ کردووە بە ڤیدیۆیەک ئاوا لەسەر لا ڕاکشاوە پەیام بۆ شا سەلمان دەنێرێ. دەڵێ تا جەماعەت لەوێن داوای کچەکەی بکە با شەکراوەکەش هەر لەوێ بخورێتەوە، هەموو شتێ لەسەر خێر ببڕێتەوە. معلوم نییە کابرا ئەزانەی ئیڤانکا شووی کردووە یان نا، بەڵام دەڵێ مەراقم لێدایە بێ ئەو ناحەوێمەوە. ژن و کچەکەی سەرۆکی ئەمریکا لە سعودیا زۆر چاویان لەسەرە. ژنەکەی ئەمڕۆ لە خۆشیە 3 جار خۆی گۆڕیوە. تا هێرشەکانی هەشتی شەعبیدا بۆ سەر کوردستان سەمپلایسیش بووە بە مۆزوع. پلایس ئەم بەشەرەیە وێنەی خامنەی و خومەینی لە کەرکووک لە پشتسەریەوە دانا بوو ئەوەی بەردەمی داهات بەرامبەر بە کورد نەدەگێڕایەوە. کەسێک لە پۆستێکا بۆی نووسیوە سەمپلایس پێشتر خوێڕیەک بووە لەسەر جادەکانی جنوبی عێراق بەرەڵا و حەرەڵا سوڕاوەتەوە، بەڵام لەبەر ئەوەی قسە بە کورد دەڵێ سوکایەتی بە ئاڵا و پیرۆزیەکانی دەکا ئێستا لە ناو هەشتا کردویانە بە مودیر. بووە بە حوسێن پلایس ئەلساعدی. سیاسەت مەدارێکی کوردیش نووسویەتی. مەحس بۆ ڕەزای خوا چۆن دانوستان لەگەڵ پلایسا بکەین. هیچ گەورەتر بووە ئێستا سەمپلایس هەڕەشە لە ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکۆماری تورکیا دەکات. دەڵێ ئەگەر هێزەکەتان لە عێراق نەکشێنەوە هەشتی شەعبی پیرۆز پەلامارتان دەدات، بە دەردێکی خراپتان دەبات. باش دەبینەرمە.